بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ تاوتوێکنی پرۆژە یاسای بودجە گرژی تێکەوت و بۆ هەفتەی داهاتوو دواخرا. لەسەر ناڕزایەتی پەرلەمانتارانی کورد دژی پرۆژە یاسای بودجەی عێراق، پەرلەمانی عێراق نەیتوانی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکە بکات. بە میوانداری بەڕێز محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. اليوم ننتهي في جلسات قادمة. پەرلەمانتارانی کورد ڕێگریان لە پەرلەمانی عێراق کرد خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجە بکات. ناڕەزایەتیەکانی فراکسیۆنە کوردیەکان لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق بەردەوامە. تاوەکو ئێستاش حەیدەر عەبادی داواکاریەکانی کوردی لەبارەی پرۆژەکەوە جێبەجێ نەکردووە. ئەمڕۆ پەرلەمانی عێراق ویستی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجە بکات. بەڵام پەرلەمانتارانی کورد ڕێگریان کرد و چوونە شوێنی دەستەی سەرۆکایەتی بەو هۆیشەوە دانیشتنەکە گرژی تێکەوت و هەڵگیرا بۆ ڕۆژی یەکشەممەی داهاتوو. پێشتریش هەر یەکە لەلایەنە کوردستانیەکان و سونەکان لە پرۆژە یاسای بودجەی عێراق ناڕازی بوون. لە ئێستاشدا عەبادی بەشێک لە داواکاری سونەکانی جێبەجێ کردووە، بۆیە چاوەڕوان دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا بەبێ کورد پرۆژەکە پەسەند بکرێت. لایەنە کوردستانیەکان یاداشتێکی نۆخاڵیان لەباری داواکاریەکانی کورد لە یاسای بودجەی عێراق پێشکەشی حەیدەر عەبادی کردووە. دیارترین خاڵەکانی یاداشتەکە بریتین لە زیادکردنی پشکی هەرێم لە سەدا 12ەوە بۆ لە سەدا 7 و بودجەی هەرێم لە 6 تریلیۆنەوە بۆ 10 تریلیۆن زیاد بکرێت و بەشە بودجەی پێشمەرگە بە ژمارە وەک بەشێک لە هێزی وشکانی عێراق دیاری بکرێت و ناوی حکومەتی پارێزگاکانی هەرێم بگۆڕێت بۆ ناوی حکومەتی هەرێم. لە یاسای بودجە و شایستەدارایەکانی جوتیارانیش خەرج بکرێن. هەرچەندە کۆتایی هەفتەی ڕابردوو حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دوو کۆبوونەوەی لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا نوێنەرانی کورد و وەزارەتی دارایی عێراق لەبارەی داواکاریەکانی کورد کۆ ببنەوە، بەڵام تاوەکو ئێستا هیچ کۆبوونەوەیەک ئەنجام نەدراوە. لەلایەکی ترەوە لەسەر ئاستی دەرەوە سندوقی دراوی نێودەوڵەتی داوای کردووە پشکی هەرێم بکرێتە لە سەدا 14. زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق بە دیجیتال میدیای کۆمەڵی ڕاگەیاندووە سندوقی دراوی نێودەوڵەتی داوای کردووە لە بودجەی ئەم ساڵی عێراق 10 تریلیۆن دینار وەک پشکی هەرێم بدرێت. ئەمەش دەکاتە لە سەدا 14 بودجەی عێراق. پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2018 زیاتر لە 103 تریلیۆن دینارە و پشکی هەرێمیش بە لە سەدا 12.67 دیاری کراوە. لە کۆتایی مانگی 11 ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق پرۆژەکەی ڕەوانەی پەرلەمان کرد. سەرنجام ڕۆژی 21 ئەم ساڵ پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاساکە ئەنجامدا. تا ئێستاش بەهۆی ناکۆچی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق ناتوانراوە خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت. فراکسیۆنە کوردیەکانیش بڕیاریان داوە ئەگەر پشکی هەرێم زیاد نەکرێت دەنگ بە یاساکە نادەن. مهنای الحوار السادة النواب مرة أخرى. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک محەممەد بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە دانیشتنەکەی ئەمڕۆوە دەستی پێ بکەین، بۆچی دانیشتنەکەی ئەمڕۆ گرژی تێکەوتووە دواخرا بۆ هەفتەی داهاتوو؟ بەڵێ زۆر سپاس. سڵاو بۆ جەنابتان، بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست، و پێم خۆشە لێرە وەسڵایە بنێرم بۆ قارەمانانی عەفرین و پرسە سەرخۆشی بۆ کەسوکاریان، بۆ شەهیدەکان بە تایبەت، و هیوای زوو چاگون و بۆ بریندارەکان. و پێشم خۆشە لێرەوە داوا لە حکوومەتی عێراقی و نەتەوە یەکگرتووەکان و هاوپەیمانی نێودەوڵەتیش بکەم کە بە پیری ئاوارەکانەوە بچن کە بەهۆی هێرشەکانی فڕۆکەکان و تۆبارانی چڕی داگیرکەری تورکیا کە زیان و زەرێکی زۆر هەم بەر ناوچەکە کەوت و هەم ئاوارەکان زۆر سەر و ماڵ لە ناوچەکە دوور کەوتونەتەوە کە ئەمەش پێویستی بە هاوکاریەکی زیاتر هەیە. لە ڕاستیە
بین سەر وەڵامی پرسیارەکەی جەنابێت ئەوەی کە ئەمڕۆ ماوەی چەند ڕۆژێکە سەرۆکی پەرلەمانی عێراق دەیەوێ بودجەی 2018 دەنگی لەسەر بدرێ و تێپەڕێنێ. دیارە ئەم بودجەیەش بەم شێوەی کە ئێستا هاتووتە پەرلەمان یەک کۆمەڵ کارەسات بە دوای خۆیان دێنێ. ینی ئەم ئەگەر لە ڕابردووە بەشێ لە یاساکان کە پەیوەندی بە هەندێک کەس و بەرپرس بێ، بەڵام مەسلەی میزانی پەیوەندی بە خەڵکەوەیە، پەیوەندی بە مەسیری وڵات و میلەتێک و هینێکەوە هەیە. لەبەر ئەوە ینی مساومەکردن لەسەر قوتی خەڵک، لەسەر موچەی خەڵک، لەسەر پرۆژەکان ئەمانە من پێم وایە کارەساتێکە. بۆ یەکە خۆشبەختانە هەر 5 فراکسیۆنی کوردستانی کە ماوەی چەند ڕۆژە زۆر شێلگیرانە لە بەرامبەر ئەو تێپەڕاندنەوە ساوینەتەوە، ئەوە بە ڕوونی پێمان گوتوونە ئەمە بۆ وڵاتەکەی ئێمە، بۆ میلەتەکەی ئێمە، بۆ کوردستان کارەساتبارە. بۆیە داواتان لێکەین گۆڕانکاری لەم پرۆژەیە بکەن تاکو میلەتەکەمان تووشی کێشەی لەم کێشانەی کە ئێستا لەمە زیاد تووشی کێشەی گەورەتر نەبێت. بەداخەوە کە بۆ ئەم مەبەستانی بۆی ئەمە تێپەڕێنین تا ئێستا زنجیرەیە کۆبرمە هەر لەگەڵ خودی سەرۆک وەزیرانی عێراقا کردووە و لەگەڵ سەرۆکی پەرلەمان چەند جەلسەیەک دانیشتووینە و لژنەی داراییمان لژنەی مالیەمان بە هەمان شێوە چەند دیدارێکیان لەگەڵیان کردووە. سەرڕای هەموو ئەمانەش ئەنجە هەرجویان لێ ڕانەگرتین. ئەمڕۆکە ئاخر جاویستیان تێپەڕێنن. بۆ یەکە نوێنەرانی کورد هەڵسا پێی وا بوو ئەمە قابلی پێمان وا بکە قابلی قبول نییە و بۆیە جەلسەکەمان تێکدا و جەلسە هەڵگیرا بۆ ڕۆژی یەکشەمەی دادێ. بەڵە زۆر باشە بە سەبار بۆی هەفتەی ڕابردوو دوو کۆبنەوەتان لەگەڵ عەبادی ئەنجامدا. ئەو بەڵێنی پێ نەدابوون کە داواکاریەکانی کورد لە پرۆژە یاساکە جێ بکاتەوە؟ ئێمە لەگەڵ حەیدەر عەبادی زۆر شتمان باس کرد. ئێمە لەگەڵ حەیدەر عەبادی لەسەر مەسەلەی بودجە، لەسەر سنوور، فڕۆکەخانەکان، پارەی نەوت، کەرکووک، دووس خوڕماتووی جینۆساید کراو، تعریب، هێزی هاوبەش لە کەرکووک، گەڕانەوەی پێشمەرگە، زۆر مەسایلمان بودجەی هەڵەبجە، بۆ پارەی جوتیاران زۆر شتی وردمان باس کرد و هەموو فراکسیۆنەکان قسەی باش کرا و لەوێ کەزانی ئێمە زۆر توندین و بۆ یەکە ئەو داوای ئەوەی کە گوتی من دوای ئەمێ لەگە سەرۆکی فراکسیۆنەکان دانیشم. لەگە سەرۆکی فراکسیۆنەکان کە دانیشت بوو دوای ئەو کۆبنەوەی ئێمە دیسان جارێکیکە گوتوی لەگەڵ لژنەی مالیە دانیشم. من پێم وایە ینی هەمووشمان ئەو قەناعەتەمە لا دروست بووە حەیدەر العەبادی ئامادە نییە 1 دینار بە خەڵکی کوردستان بدا. کابرایەکە خوێندنەوەی بەم شێوەیە بۆ ئەو کەسە بەڵێ ئێستا ئەم سەرۆکی وەزیرانی عێراقا، بەڵام من پێم وایە فەرمانبەرێکی ڕەقەمیە زۆر وردە بەڵام قاید نییە. ینی ئەو جۆرە خەڵکانە قەت نابن بە قاید. بەڵگەشم بۆ ئەوەیە کە باشترین تەحالوف و پەیمانی دروست کرد بەڵام لە ماوەی 1 هەفتەی نەبرد وەکو ئاردی ناو دڕکی لێ هات. بۆ یەکە ئەم پیاوە نێتێکی نییە ئەوەی ئێمە ئەیخوێنینەوە نێتێکی تیا نابینین وشەیەکی خێری تیا نابینین بۆ ئەم وڵات و بۆ ئەم میلەتە. ئەمەی کە ئێستاکەدان لە کۆبنەوەکە دوای پاشگەز یەک کۆمەڵ وعدی داوتی بە سەرچاو ئەمانە هەموو هین ئەوەیە ئێمە ینی دراسی بکەین، ئەوە حەقا ئەمە گەڕێن بۆ دەستور ئەوها، قانون ئەوها، پرۆژە یاساکە ئەوە زۆر شتی وت. بەڵام بە نەتیجە هاتە سەر ئەوەی هیچمان لێی نەبینی و هەموو شتەکانی بۆ ئاڕاستەی ڕۆی کەوا ناوێ هیچ بکە. بۆ یەکە ئێمە هەمومان ئەو قەناعەتەمان لا دروست بوو کە ئەمە سوودێکی نییە لەگەڵ ئەم پیاوە. بۆ یەکە ئێمەش نالین پرۆژە یاسایی بودجەوا بە ئاسانی تێپەڕێ تاکو ینی شتی بەرچاوڕوونیەکمان نەبێ. جگە لەوە سندوقی نەقدی نێودەوڵەتی کە ئەمە بۆ خۆی یەشێکە لەو سنووقانەی کە بەرپرسی قەرزی هەموو دنیاە. ئەمەش هاتوۆتە سەرخەت کە بینی کورد یەکدەنگە، کە بینی نوێنەرانی کورد لەوێ ڕازینین بەم پرۆژە یاسایە، ئەوانش هاتوونەتە سەرخەت. ئەوانش ئێستا پشتگیری نوێنەرانی کورد دەکەن کە ئەڵێن ئەبێ حسەی کورد
لە 9 بۆ 10 تریلیۆن دینار بێ تا ئێستاکە ئەمەش لە پشتمانە و ئەوانش هەڕەشیان لێکردوون پێیان گوتون ئەگەر بێ ئەمە بۆ کوردابین نەکرێ ئێمەش بۆ ڕەنگە هاوکارتان نەبین لە ئایندەیە. بەڵام ئەوکاری چێک کێسە بۆ منە عبادی پێشتر بەڵێنی پێدابوون ئێستا گوێ لە ئێوە ناگرێت داواکاریەکانتان جێبەجێ ناکە سەر ڕایەوەی کە داواکاری سندوقی دراوی نێودوڵەتیش هەیە بۆی کە پشتکێرێ باز دەکرێت لە 6 تریلیۆنەوە بکرێت بە 10 تریلیۆن دینار. من ئەگەر زۆر ڕازگۆ بم لەگەڵ تا چونکە جارتر لێرە قسەم کردووە هەوڵمدا ڕازگویانە قسەکەم لەبەرەوەی من بۆ ئەم خولا نوێنەری خەڵکم ئەبێ وەفام هەبێ لەگە ئەو دەنگانەی کە پێم دراوە. من پێم وایە یەکێک لەوانەی کە حەیدەر عەبادی کە ئەوەندە سەرڕەقە لەگەڵمان بەشێکی پەیوەندی بە قیادەی کوردیەوە هەیە. چۆن قیادەی کوردی لە ماوەی یەک هەفتەیە 34 وەفد هاتوۆتە بەغدا هیچی لەگە ئەوی تر ئاگایەکی هیچی ینی ئەم وەفدە ئاگای لە وەفدەی تر نییە کە حەیدەر عەبادی ئەبینێ ئێمە پشبڵاوین ئەڵێ بۆ ئەمەیان بۆ بکەم کە یەک هەفتەشە کە ئەبینێ نوێنەرانی کورد هەر 5 فراکسیۆن لە بەغدا هەموو بە یەک گوتار و بە یەک معنا کە قساکەین لەمەش سەری سوڕماوە. یعنی ناتوانێت لەم تەوقەی کە تەوقمان کردووە گەمارۆمان داوە ناتوانێت دەرباز بێ. مەسەلەن سەرۆکی کوتلەی ئەلیف بۆ نمونە قساکە ئەڵێنەوە ڕێی هەمومانە سەرۆکی کوتلەی جیم قساکە ئەڵێن ڕێی هەمومانە ینی ینی بە شێوەیەک لێ چوینەتە پێشەوە تووشی سەرسوڕمان بووە. من ئەمەوێ لێرەوە ئەوەش هەزن لە مۆزوعەکە دەرەچم هیوادارم قیادەی سیاسی کوردی ئیتر بابەست بێ ئەم پرش و بڵاوێ ئەوەندە سوود لە نوێنەرەکانی خۆیان کە خۆیان ئێمەیان ناردووە بەغدا ئەوەندە سوود لە نوێنەرەکانیان وەرگرن کە ئەمجارەی یەکدەنگ بووین بزانە چۆن توانیان چۆن لە بەردەمانە ئەلەرزن و ئەمڕۆژ کۆبوونەکەمان تێکدا لەبەر یەکدەنگ بووین. لە چ ڕوویەکەوە سوود لێەوە وەربگرن؟ مەسەن هەر لانی کەم یەکدەنگ بن لانی کەم ئێمە لە کوردستانە ئەگە 5 حیزبمان هەیە کە دەنگیان هاوردو بۆ پەرلەمان دەیان حیزبی ترشمان هەیە ڕەنگە دەنگیان نەهاوردو نازام کۆدەنگێک دروست بێ کۆبنەوەیەکی گشتگیر بکەن ناوخواانە ڕێکن خۆی وەفدێک بچێ بە بغا خۆ ناکرێ سەرۆیشی 50 حیزب بچێ یان 40 حیزب بچێ با 4 کەس ڕاستپێرن 6 کەس ڕاستپێرن 10 کەس ڕاستپێرن وەفدێ بێ بچێتە بەغدا وەفدێ بچێتە تاران وەفدێ بچێتە ئەنقەرە بچێتە ئەمریکا بچێتە ئەوروپا ئومەمی متحیدا دنیاچی بۆ ئەوەی کە ئەوان بینیان ناوماڵی کوردیەکە زۆر لەوەی کە ئێستاکە هەیە بن تەسەورەکەم زیاتر بەدەست بێت. زۆر باش بەس ئەوکاری چێویستە بۆ منە بازۆکی کە عەبادی لەگەڵ سونەکان ڕێکەوتووە داواکاریەکانی سونەکانی ئایا جێبەجێ کردووە ئەگەر جێبەجێ کردو بۆچی داواکاریەکانی کورد جێبەجێ ناکە کامیان داواکاریەکان قورسترن ینی بۆ عەبادی کە جێبەجێیان بکات. من پێم وایە بۆ ئەوەی حەیدەر عەبادی کە کار لەسەر ئەوکە کورد بە تاقتەنیا بهێڵێتەوە ئامادەی هەموو تەنەزولی بۆ سونە بکە ئامادەی هەموو تەنەزولێکی بۆ بکە و بەپێی معلوماتەکانی ئێمەش کە گوایە چەند ملیۆن دۆلارێکی لە پشتی بودجەوە بۆ سونە تەرخان کردووە و بەڵێنی ئەوەشی پێداون لە کۆبوونەوەی وڵاتانی دووەلیمانی حەل لە کوێت لە ماوەنە ئەبەسرێ لەوێش بەشی ئەساسیە حسەی ئەسەد شێر بۆ ناوچە سونیەکان دابنە بەمە وای کردووە سونە بەلای خۆیان ڕابکێشێ جایتر نازام هەتا ئەوەندەیە کە پرۆژەکان پێ تێپەڕێنێ. داواکاریەکانی ئەوانی جێبەجێ کردو مەسەڵەن داواکاری چیانە بوو سونەکان سونەکان پێیان وا بوو ئەم بودجەی کە تەرخان کراوە بۆ سونە و بۆ مەناتقی سونە وەکو گاڵتە پێکردنێک وایە و ئەوان سونە هەموو ینی لەناو قەوسێکە مەناتقی سونی محافەزاتی سونی هەمووی تەدمیر بووە ینی بە شێوەیە گەسا بڕۆ هەندێک شار و شوێنان بەس ئەبینی خۆڵ و خاک ماوە لەبەر ئەوان پێویستیان بە بڕێ پارەی زۆر لەوەی کە ئێستا هەیە بۆ ئەوەی بتوان ناوچەکانیان دروستکەنەوە و هەلانی کەم بتوان خەڵکەکە بگەڕێنەوە ئەوەی کە بۆیان دیاریکراوە ڕوبعی ئەوە نییە بۆ ینی ئەوان ئەو مشکلیان هەبووە بە نەتیجەش ئێستا ئەم ئەڵێ هەوڵەدا لە پشتی بودجەوە دوو وعدی پیان داوە هەم لە پشتی بودجەوە پارەیەکی دیاریکراویان بۆ کارە کەسێک کە ئەو ئامادە لە پشتی بودجەوە بۆ سونەکان مەسەلەن بودجە تەرخانکە بەس بۆ کورد داواکاریەکانی کورد قورسترە لە
سونەکان بۆ نمونە کە نا بەدڵنیاییەوە هیچ قورستر نییە بەڵام عقلێت و بیرکردنەوەی ئەم پیاوە ئەو هایە من بمبورە ینی داوای لێبوردن لە خەڵکی کوردستان شەکەم ئێستا شتێکەمێ بیڵێم ئێمە کاتی خۆی سەدام حوسێن گۆڕ بە گۆڕ بڕۆی پێمان وابوو ئیتر شتێک نەما لە عێراق بە ناوی دیکتاتۆریەت و بە ناوی شۆڤێنیەت و بە ناوی تەسک بیرکردنەوە و بە ناوی تائیفێت و بە ناوی چی بەڵام ئێستاکە هەستەکەین هەزار ڕەحمەت لە سەدام حوسێن ئەوەیە مەسەلەکە قەومیە ینی بڕوات بێ مەسەلەکە پەیوەندی بە ناسنامەی نەتەوەی کوردەوەیە پەیوەندی بە زمانەوە هەیە پەیوەندی بە خاکەوە هەیە کەمێکش پەیوەندی بە نەزانی خۆمانەوە هەیە و ئەو نەزانەی خۆشمان وای کرد ئێمە لەزمە بدەین بە حەیدەر العەبادی و بە ئەمسالەکانی ئەو بە هاوشێوەکانی ئەو بەم شێوەی مامەڵەکە لە چیدا بوو ئێوەی کە ئێمە یەک لە نەزانیەکانمان ئەوەیە کە ئێمە ناو خۆمانە لە جاسوس تفەنگەوە تەماشایەکەکەین کورد تاکو بەم شێوەیە سەرانی کورد تاکو بەم بیرکردنەوەیە مامەڵە بکەن من پێم وایە ئەوان خراپتر مامەڵەمان لەگەڵاکەن و ئێمە ینی لێشن ناشارمەوە ئێمە کاتی خۆی وەفدێک کە ئەوی پیان نابوو لژنەی باڵای ڕیفراندۆم هاتنە بەغدا ئێمە بەشێ لە نوێنەرانی کورد کە ئەندامانی پەرلەمانی عێراق لەگەڵیان کۆبووینەوە داوایان کردی لەگەڵیان کۆبووینەوە هەموو زۆرشمان باس کرد ئێمە لەم سەر بۆ سەر سوپاسێکی گەورەی ئەوان ماگوتمانەمە یەکەم جارە دوای 4 ساڵ کە وەفد دێتە بەغدا ئیبینی ئەمە یەک دووەم داوای سێشتمان لێ کردن گوتمان ئەگە بەتەمای ڕیفراندۆمن سەرمان بە قوڕامەکەن ئەگە بەتەمای ڕیفراندۆمن 3 خاڵ هەیە جێبەجێکەن ئەگە ئەم 3 خاڵەتان جێبەجێ کرد ئەو کاتێ ئێمە هەموو پژیریتانەکەین بەڵام ئەم 3 خاڵەت جێبەجێ نەکەن تووشی گەورەترین کارەساتە بین یەکێکیان داوامان لێ کرد بڕۆن ناوماڵی کوڕێخ بڕۆن بیکەنە خاتری خوا ئەچن لەگە تورکیا ڕێکەکەون لەگە ئێران وەفدە نێرن دێن بۆ بەغدا کاکە بڕۆن هەموو بین سلێمانی و هەولێر دووە هەمووی 2-3 ساعتە بڕۆن ناوماڵی کوڕێخن ئەمە یەک دووەم گوتمان دەستورێک بنووسنەوە بۆ ئەوەی کە پێکاتەکانی تری کوردستانش کە قەنەعەت بەم ڕیفراندۆم بێنن کە لەم دەستورەیە مافیان پارێزراوە سێم گوتمان کاکە سەید العالەم ئەمریکایە بڕۆن لەگەڵان ڕێکەون بەربێ ڕێکەوتنی ئەمریکا نابێ هیچ شتێ بکەن هەرسێ ئەو خاڵی ئێمە گوتمان هیچیان نەکرد بەنەتیجە تووشی ئەو کارەساتەیان کردین لە ماوەی شەو ڕۆژەکە حەل لە خانەقینەوە تاکو دەچێتەوە ڕوبیعە لە 150 خاچی کوردستانمانە دەستدا ئەنجا ئەمەیە خەتاکەی قیادەی سیاسی کوردستانی کە بەم شێوەیە وا مامەڵاکە و ئەم میلەتە نەکبەت و قوربەسەرش و ئەم هەموو کادرە نەکبەتەی لە بابەتی ئێوەمانان و ئێمەمانانش گەیشتینە بەم ڕۆژێکەوە ئێستاکە لە هەندێک شوێن شەرمەکەین تەماشای میلەتەکەمانکەین لە هەندێک شوێن شەرمەکەین کە ئەو هەموو شوێنەمان بە خوێن گرتبوو پاراست بوو لە ماوەی شەو ڕۆژێکە لە دەستماندا سیاسەتی یعنی ڕسمی سیاسەتی سەقەت سیاسەتی متەشەنج بە خوێن خاکم گرتووە مادەی 140 کۆتایی پێهات ڕیفراندۆم هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک لە 2023 هەڵمان کردبوو فرۆشتنی نەوتی سەربەخۆ کە کەس نێزای پارەکە چی لێ دێ تووشی ئەم کارەساتەمانی کرد بۆ یەکە ئێمە دەبێت لەوە تێبگەین حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق هەل لە ساڵی 1920 تا ئێستا بە بەردەوامی ئەوان بۆ ئێمە لە کەمینن ئێمە کاتی خۆ پێشمەرگە بووین کە ئێمە ئەچوین زیادێ کەمینماندانا سەعاتی 2 ساعت 3 ساعت 6 ساعت چاوەڕێمانەکە تا قافڵەیەکی دوژمنە هات لێمانەدا کاکە ئەوان لە کەمینیان بۆ ئێمە بۆ بکەین ناو کەمینەکەیان خۆ ئێمە ئەزانین ئەمە کەمینێکمان بۆ دانراوە دەیانوێ کورد نەهێڵن دەسەڵاتی نەبێ کیانی نەبێ زمانی نەبێ هەسان گەلە کۆمەکەیشان لێمان کرد بە تورکیا و بە ئێران و بە عێراق و بە ئەمریکا ئەم کارەساتیان بەسەرمان هاور کەوا بەسەرمانیان هاور لە تاریخان نەبوو بە تایبەتی لە تاریخی نوێیە نەبووە ئێران و ئەمریکا پێکەوە ڕێکەون لەسەر یەک نقطە هاتن لەسەر قەزەی کوڕ ڕێکەوتن هاتن ئەو کارەساتیان بەسەرمان هاور ئەو جینۆسایدی کە لە دووس کراوە لە تاریخی مرۆڤایەتیان نەکراوە خەڵک خراوەتە دوای سیارە تا شەهید بووە زنجیرە ماڵ ڕووخاوە دەیان مژن و ماڵ کەوتوتە ژێرێەوە هەزاران خەڵک ئاوارە بوو زنجیرە دوکان و مارکێت سوستاوە کە بە حیاتی چاک نابێتەوە ماڵی واتە قێنراوەتەوە کەس تەسەووری ناکە وەرە بۆ داقوق ئەم هەموو ماڵە تەقیوەتەوە ئەم هەموو خەڵکە بێسەر شوێن کراوە وەرە بۆ کەرکووک بزانە چیمان بەسەر هاتووە وەرە ئێستاکە تعریب بە لە شاو گەڕاوەتەوە ئەگەر لە ترسی دەمی نوێنەرەکانی کورد نەبێت لە کەرکووک بە نوێژ نیمە ڕۆماڵەکانمان لە خانووکە دەرمانەکەن
لەبەر ئەوە ئەمە هەموو نەتیجەی سیاسەتی سەرکردایەتی سەقەتی سەرکردایەتی کووردە بەچی بەوەی ئێمە ئەزانین کەسێک لە بەرامبەرمان وەستاوە هێزێ لە بەرامبەرمان وەستاوە لە کەمی نایە بەڵام کاکە بۆ ئەم لەزمێ بدەیت ئێوە و هشداریتەندا بوو بە خەڵک بۆ نمونە کە ئەم کارە ساتە بەڕێوەیە مەسەلەن ئەمە مەکەن بۆ نمونە بەڕێز دکە لە کەرکووکی من کەناڵی کورسات نیوز KNN NRT ڕووداو ئەم کەناڵی ئێوەش ئەکەم بە شایەت و بڕۆ وتارەکانشم لە فەیسەکەم ماوە ئیسەش ماوە پێش ریفراندۆ بزان چیم گوتووە وەچی ئەو کاتە ئەلەمە ترساوین ئەو کاتە باسی ئەم کارە ساتەمان کرۆ کە بەسەرمان هاتوو لەبەرەوە ئێستاکە لایەنێکی سیاسی سەرنجامی ئەوەی کە بەشی ئەساسی و حسەی شێری بەرەکەوێت لە دەسەوەدانی ئەو منطقانە ئێستا ئەڵێ من کەرکووک بەجێهێڵم لە کەرکووک بەشداری هەڵبژاردن ناکەم ئەچێت لە مووسڵ بەشداریەکە ئەچێت لە دیالە بەشداریەکە لە هەر چوار دەوری کەرکووک بەشداریەکە ئەڵێ لە کەرکووک بەشداری ناکەم ئەمە لەوە کارەساتر شەڕەکەت پێم کرد ڕیفراندۆمت پێم کرد لە 2014 و پێشتر نەوتی کەرکووک بە تاڵان ئەڕوا کەزان چی لێ دێ هەسای دەم گورگت لێم کردەوە کە حکوومەتی عێراقیە بەم شێوەیە ئەم گورگت بەرداوەتە ژیانم ئێستش بەجێمێری کاکە میلەت چۆنەمە قبوڵەکە بۆ خاتری خوا بۆ یەکە ئێستاکە ئێمە دەبێ ئەو شوێنانەی کەوا بزەبت بە چەک دۆڕانمان وەتیا شکاین ئەمڕۆ ئەبێ نابێ وا بە ئاسانی ئەو میلەتە بەجێ بێڵین چونکە میلەت بەجێ بێڵین دەسەڵاتدارانی ئەو شارە قایدی عسکەری ئەو شارە استخبارات و جیهازی ئەمنی ئەو شارە ئەچن بە ئاشکرا لە نوێژی نیمەڕۆیە سوار پشتی فەقیر و هەژاری کوور دەبن ئەڵێن ئەم خانووەت کە بە 1000 نەکبەتی قوربەسەری دروست کردووە 100 مەتر دروست کردووە بە 1000 حاڵ ئەچن خانووەکەشی ئەڕوخێن ئەڵێن تەجاوزە بۆ یەکە لە ئێستا بەدواوە ئەبێ ئێمە میلەتەکەی خۆمان وشار بکەین و لەوەی کە هەندێک لە بەرپرسانی نابەرپرس کە ئەو ڕایان کرد ئەو منطقەیان هەموو تەسیم کرد ئەبێ بڵێن ئێمە میلەتەکەی خۆمان لەگەڵتان نابین و ئێوە ئەم جارە هەموو کورد بکردنەوە بە دەنگەکانتان بستنەوە سەر سوەکانی دەنگدان گرنگ نییە چه حیزبێ دەرەچێ بەلای منەوە هیچ گرنگ نییە بەلای منەوە گرنگ نییە کام نوێنەر دەرەچێ بەڵام من بەلای منەوە گرینگە کورد لە کەرکووک دەنگی یەکەم بێ کە دەنگی یەکەم بوو محافزێ بێ قایدی شورتێ بێ مدیر بەلەدیە بێ ئەگە دەنگی یەکەم نەبوو محافزی نابێ قای شورتەی نابێ مدیر بەلەدیە نابێ ئەو کاتە دێن لە گەڕەکە کوردیەکان من و تویان بۆ ناژیرێ دێن فەقیر و هەژارەکە لەوێ ناتوانێت کرێسیارە نییە هەتا قەلە هەنجیر بێ کرێسیارە نییە تا پردێ بێ لەبەر ئەو کاتە فەقیر و هەژارەکە دەبا بەبان پشتێ ئەڕوا ماڵەکەی تەختەکەن و مناڵەکانی سزنەکەن و ماڵەکەی تاڕانەکەن بۆ یەکەم تکام وایە خەڵکی کەرکووک خەڵکی کوردستان تکام وایە قیادەی سیاسی کوردی بابە ئێرە کەرکووک سلێمانی نییە کەرکووک هەولێر نییە کاکە هەولێر نازانێت چی لە کەرکووک ئەگوزەرێ سلێمانی نازانێت چی لە کەرکووک ئەگوزەرێ بیکەنە خاتری ئەو خوایە بیکەنە خاتر خوێنی ئەو هەموو شەیدا بیکەنە خاتر گۆڕەکەی حەزرەتی ڕیشا واز لە کەرکووک بێن با کەرکووک بۆ خۆمان پێکەوە هەمومان پێکەوە بتوانین بژین و هەموو حیزبە کوردستانەکانش با بێن ئەسبی خۆیان تاودەن دەنگ کۆ بکەنەوە نێلین دەنگی کورد بە فیڕۆ نەچێ بۆ ئەوەی نێلین لە کەرکووکە ببین بە قایمەی دووەم ببین بە لستی دووەم ئەتوانم بڵێم تا ماوەیەکی درودرێژ کەرکووک هەتا ئەوەی کە ئێمە مابێتین کەرکووک بەژێر دەستی ئەمینێتەوە. سپاس دەکەم ناوبڕێکمە دواتەکەڕێمەوە لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەخت. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی
گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک محەممەد مەسەلەکەمان بووجەوە بە ساتین سەرکردکوو پێش ڕکلامەکە بەڕێزت باست لە پەرتەوازەی سەرکردایەتی سیاسی کورد کرد ئەوانەی کە بڕیرای ڕفراندۆمیانداوە بەڵام تا ئێستاش ئایا پەندیان لەم مەسەرەن ئەو کارەساتە وەرگتووە کە بە سەر کورد هاتوویان ئەگەر جەناب لە شوێنی ئەوان بای چی دەکرد مەسەلەن؟ من بەڕاستی ینی بەبێ مجاملە من پێم وایە یەشێک لە کارەساتەکانی بەشێ لە قیادەی سیاسی کوردی ئەوەیە تا ئێستاکە نان پێک و دابژن بڕێن کاکە داوای لێبوردن لەم خەڵکەکەن، داوای لێبوردن لە خەڵکی کوردستانکەن، داوای لێبوردن لە دووسکەن، لە خانەقینکەن، لە کەرکووک، لە مەخمور، لە شنگالی دووجار کارەساتبار نایەن هەر بڵێن بابە هەڵەیە بۆ کردمان خۆ عەتیادیە بابە ئەمە ینی خۆ ینی ئەگە بێ و ئێستاکە ئەمانەی کە خاوەنی ینی ئەم هەڵمەتە بوون، ئەوانەی کە خاوەنی ئەم بیرۆکەیە بوون، ئەوانەی کە خەڵکیان بەم ئاراستەیە برد ئەگەر هەڵەیە بابێ بڵێن هەڵەیە ئەی ئەگە هەڵەژنی ئەی ئێستا چاویان ئەمم کارزاتە نابینێ کە بە سەرمان هات لە ماوەی شەو ڕۆژێکە 50 لە سەدی خاکی کوردستان لەدەستدەی لەبەر ئەوە بەڕێی من گەورە ئەبن ئەوانەی کە بڵێن داوای لێبوردن لە میلەتەکەی خۆمانەکەین و ئەو جوانترە بن لەبەر چاوی خەڵک کە جارێکی تر دەرس و پەند لە مێژوو وەربگرن کە بۆ هەتا هەڵەی لەم بابەتانە دووبارە نەکرێتەوە و هەڵەی لەم بابەتانم بەسمان ئەوە نییە کە خوانە خواستە بڵین ڕیفراندۆم دووبارە کاتەوە بەڵام کە هێشە کە بەرپرس بوو کە ناوی بەرپرسی گەورە و باڵا بوو ئەبێ هەمیشە ینی هەر هەنگاوێ ئەنا ینی پێش هەموو شتێ بەرژەوەندی باڵای میلەتەکەی لەبەر چاو بگرێ کە لەبەر چاوی ناگرێ ئەو کارەساتەی کە ڕۆدا لە جێتی ئەوەی ناوی وەکو شۆڕژێر بچێتە مێژووەوە بە دیوەکەی ترا ناوی ئەچێتە مێژووە وەڵاهی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم نایشارمەوە ینی هەر لە ئاسی خۆمە هەر بڕیارێکی هەڵە بدەم ئەچمە بەردەمی هەموو جەماوەرەکە و هەموو خەڵکی کوردستان ئاڵێم زۆر داوای لێبوردنەکەم هەڵم کرد کە ئەگەر بەوە لێم خۆش بوون لێم خۆشە بوون ئەگە بەوەش لێم خۆش نەبوون تفەنگێک ئەدەمە دەستیان ئەڵێم فەرم و بەم تفەنگە بمکوژن یعنی ئەگە لە شوێنی ئەوان بای خۆت دەکوژ بە چوونیەوە ئەزانی چۆنە مەسەلەکە ئەوەیە کە تۆ لە شوێنێکە کە تۆ کە بەرپرسی بەس مەسئولی خۆت نیت بەرپرسی خەڵکی بەرپرسی ژیانی خەڵکی مەسیری خەڵکی ئایندەی خەڵکی ئێ باشە کە تو ئەم ئایندەیە بەعکسەوە ئەبێ ماڵی خەڵک تاڵانە بێ ماڵی خەڵک کاولە بێ ماڵی خەڵک ئەڕوخێ منداڵی خەڵک شەهیدە بێ خەڵک دەبابە بانزگە ئەڕوا ئێ باشە لەم حاڵەتەیە تو ئەبێت چی بڵێ ینی ئەمە شەدانە دێتە بەرچاوت ئەبێت چی بڵێ بۆیە کە ئەبێ ئەوانەی کە داوای ینی کاڵا ئەکەن داوای لێبوردنەکەن من پێم وایە ئینسانی گەورەن چونکە ئەم کارە باشانە لە ئینسانی گەورە ڕۆدا ئەو سەرکردانی ڕفراندۆم ناویان چۆن دەچێتە مێژووە بۆی ئەم ڕووداوانەوە واللهی من پێم وایە بە گەورەترین کارەسات لە مێژووی کووردا حیساب بکرێ ڕەنگە لای هەندێک کەس ڕیفراندۆم وەکو دیکۆمنتێک وابێ وەکو ئەوەی کارە ساز ئەمە دیکۆمنتێکی تاریخیە ڕۆژە لەو ڕۆژانە کە کورد ئەمەیان کرد بەڵام کاکە من تاریخ لەسەر سەر و لەسەر چاوم زۆر باشە تاریخ بەڵام کاکە کە تو دێی لەسەر خوێنی وڵات و میلەتێک تاریخ ئەنووسیتەوە تاریخ بەم شێوە ئەنووسێتەوە کوردستان کاول کرد بەم شێوە تاریخ ئەنووسێتەوە دە بڕۆ لەگە خەڵکی دووس قسەکە بڵێ ئەمە تاریخ ئەمە مێژووە ئەمە مێژوومان نووسیەوە دە بڕۆ لەگە خەڵکی کەرکووک قسە بکە بڵێ مێژ بۆ بزانام ئێستا بەشێ لە بەرپرسانی کورد دەوێت مستە کەرکووک هەر بەربارانیانەکەن
خەڵک بەربارانی بەڵێ بەڵێ و حەزەکەم لێرەشەوە لەم کەناڵۆ ڕایگەێن من مەبەستم شەخص نییە مەبەستم حیزب نییە مەبەستم شەخصە ئێستەش دەمەوێت پێت بڵێم ئێستەش ئێمە پێشی خەڵک بەربدەین و مەجال خەڵکی جەماوەری قارەمان و تێکۆشەری کەرکووک بدەین دڵنیاد ئەەکەم بەم شێوەی ئێستا ئەمیان پێ قبول ناکەن بەڵام ئەوە ئێمن پیان ئەڵێن ئەوە لەگەڵتانین بەجێتان ناهێڵین بەجێشمان نەهێشتوونە حەزەکەم بیزانی بەڵێ لە کەرکووک یەک دەقەش کەرکووکم بەجێ نێشتووە و خەتش بەجێ نایاشە لەبەر ئەوە کورد ئێستا مەسەرەن لە ئاسی باڵای کە بچێتە کەرکووک بەرباران دەکرێت من دڵنیام ئێستاکە خەڵکی کەرکووک ئەمەدە تووڕێە و حەقی خۆشیانە و ئەو غەدەی لە خەڵکی کەرکووک کراوە لە سەردەمی ئیسلامشە لە حەسەن و حوسێن نەکراوە بۆ یەکە بەڵێ خەڵکی کەرکووک زۆر تووڕێە و ئێستا بەشێ لە بەرپرسیە بەرپرسانی یەکێتی باڵا بڵێ بڕیاری ریفراندۆمیاندا لە بەرپرسانی ئێوە تووڕەنی وەکوی ئێمە کە زیاتر ئێمە زۆر خۆشەکە ئێمە ینی ڕاستی ڕووداوەکان بۆ خەڵک باسکەین لە ناو ئێمە و لە دەرەوەی ئێمە و لە هەموو شوێنەکان ئەوەی کە بەم کارە هەسا کارێکی هەڵەبوو بەڵام حەزەکەم لێرە یەک شتێک تۆزێک باسی یەکێتیت بۆ بکەم لە یەک دوو نقطەیە کە ڕیفراندۆم هاتە پێشەوە گوتیان یەکێتی لە ترسی ئێران و بە تەوجیهاتی ئێران بەشداری ڕیفراندۆم ناکە بۆ ئاگاداری لەم حاڵەتەیە بەشداری ڕیفراندۆم ناکرد وەک یەکێتی دەیانگوت ئەوە خائینەکانی مێژوون کە وعدێک کە ئێمە ئەمانگوت بابە ئێمە خائین نین بابە ئێمە ئەزانین لە کەرکووک و لەو ناوچانە چەند ینی بەرامبەرەکەمان حکوومەتی ئیتحادی چەند حەساسن ئەم سەردەمە ئەو سەردەمە نییە بۆ یەکێتی کەوتە نێوان دوو بەردە ئاشەوە یان دەبێت ڕیفراندۆم نەکا و بە خاینی مێژوو لە قەڵەمیدەن هەروەکو ئەوان دەیانگوت یان ئەوە تەبێت بەشداری ڕیفراندۆم کە ئەم کارە ساتەمان بەسەر بێ بۆ یەکە یەکێتی تووشی ئێمە لە دوای سەرۆک مامزەلال یەکێتی تا ڕادەیەکی زۆر زروفێکی تایبەتی باتوە پێشەوە من هیوادارم ئەوەی کە مامزەلال کە خوا عافویکە کە ڕۆی بڕبڕە پشتی نەکەری یەکێتی نەکەر کورد بڕبڕە پشتی عێراقی شکان من هیوادارم ئەو کارە ساتەی بەسەر ئێمە هات کە مامزەلالمان لە دەست و هیوادارم قەت بەسەر ئێوە نەیە هیوادارم قەت بەسەر هیچ حیزبێکی کوردستانی نییە و بەسەر هەر حیزبێکی کوردستانی بێ زۆر لە ئێمە خراپترتان بەسەر دێ بۆ یەکە من ئەمێ بڵێم خەڵکی کەرکووک خەڵکی کوردستان ئەمە زروفەکە یەکێتی بوو دەنا ئەگە سەرۆک مامزەلال ئەو کاتە ئێمە بڕیارێکمان هەبوو بڕیارەکەمان ئەو کاتە نەگەێمە دوای خەڵکەکەوتی کاتە خەڵک دوای ئێمە بەشدارن لەم پرۆسەیە وایە بە تاکید بەشداری سپاس دەکەم ئەگەر بینە سەر مەسەلەی بودجەکە ئەوەی کە ئێستا ئەگەر عەبادی داواکاریەکانی کورد جێبەجێ ناکە لە ناو پەرلەمانیش ناتوانرێت ئەمە جێبەجێ بە قسەکردن لەگەڵ لیستەکان یاخود ئێستا تەنها ئەوەیە کە ڕێگەهەیەک لەگەڵ عەبادی فشار دروست بکرێت ئینجا ئایا فشاری جگە لە سندوقی دراوی نێودەوڵەتی فشاری تریش هەیە ئەوەی کە ئێمە ینی بە پێی خوێندنەوەی ئێمە پێمان وایە دووسێ ڕێگا لە بەردەممان ماوە بۆ ئەوەی کە بتوانین کار بکەین لسر ئەوەی بزین چۆن ئەم بودجێ تێپەڕێنین. جارێ ئەوەن مستحیل نییە کە تێنەپەڕێ، ینی ئەوە بە پێم خۆشە من پێم خۆشە لێرەوە بە خەڵکی کوردستان ڕابگەین، چونکە ئێمە دەبێت ڕازگۆبی نەکە خەڵکی خۆمانە. من تەسەورەکەم بەبێ کورد تێپەڕێ، تەسەورەکەم. بەڵام زۆر یعنی ئەم ئاڵۆزی ینی ئەمەی کە ئێستا هەیە زۆر وەزع لێستا ئاڵۆسرە بێ. ئێمە بۆ ئەوەی بەبێ کورد تێنەپەڕێ دەبێت چی بکەن؟ ئێمە پەنا بۆ تەحالفی نێودەوڵەتی ئەبین، پەنا بۆ ئومەمی متحیدە ئەبین، پەنا بۆ سندقی دراوی نێودەوڵەتی ئەبین. ئەمەسا درنگ نییەکەوە نەکرابێت، خەریکین لە هەوڵین. معنی بۆ نمونە ئێمە ئەمڕۆکە یەک لە کۆبنەکانمان لەگەڵ سکرتارەتی سەفارەتی بریتانیا بووە لە پەرلەمان لەسەر ئەم وەزعە کە بەشێکی پەیوەندی بە کەرکووکەوە بووە. پەنا بۆ هەموو دۆستەکانمان ئەبین، پەنا بۆ مزەکەرات ئەبین، پەنا بۆ مؤتەمەر و کۆنگرە ئەبین، کۆنگرەی ڕۆژنامەوانی، پەنا بۆ دەستور ئەبین، پەنا بۆ هەموو کۆمەڵێک کارتمان بەدەستەوەیە پەنای بۆ بەرین. جگە لەوە ئەگە قیادەی سیاسی خۆشمان خوا بکەم، ئەگەر ئەوانش تۆزێ ناوخواانە ڕێک بن، یەک بەیانێکی سیاسی قیادەی کوردستانی کە هەموو حیزب ڕێکخراوەکان لە خۆی بگرێ، پێم وایە ئەرکی ئێمە لە بەغدا زۆر سوکتر ئەبێ کە ئێمە ئامادەین هەموو هەوڵەکان بدەین، بەڵام قیادەی سیاسی کوردستانی بەداخەوە ئامادەنین پێکەوە بەیانێکش دەرکەن. بۆ یەکە دەبێ هەوڵەکانمان بەردەوام بێ، ناشبێ بڕوخێن، ناشبێ وا بە ئاسانی بخشێن و لەمەوە. بەس بۆ مەسەلەی موچە ئێستا ئەو باز لە 250 میلیارد دیناری کە هاتووە، هیچ وادێک نییە بۆ نەمەوە دابشکردنی موچەی وەزارەتی تەندروستی و پەروەردە کە وردبینیەکان لە کۆتاییدا هیچ دەنگ و باسێک هەیە لەم بارەیەوە؟
ئێمە لە کۆبنەوەکەمان کە هەموو کوتەلی کوردستانی لەگەڵ حەیدەر عەبادی کۆبووینەوە گوتی ئێمە هینێکمان کردەوە بە ناوی ڕقم حیسابیەکمان کردەوە بە ناوی حکوومەتی ئیقلیم کوردستان بە ناوی هەرێمی کوردستان ئامر بە سەرفەکەی خۆیەتی حەیدەر عەبادی وە گوتی هەوڵمان داوە بناو بەناو پارەمان خستۆتە سەر ئەو حیسابە و ئەوە وەکو احتیاتێک دەیهێڵینەوە لەوێ و هەنگاوە نین بۆ ئەوەی کە لەبەرەوە وزارەتەکان وردبینی تیا بکرێ ئەوانەی کە ئەو وزارەتانی تەواو بوو موچەکان بۆ سەرف بکەین بەڵام خۆی سەیرەکە لێرە لە شوۆیە ئەو گەندەڵیەی لە ناو حەشدی شەعبیە هەیە ئەو گەندەڵیەی لە ناو وزارەتەکانی حکوومەتی عێراقیە هەیە ئەو گەندەڵیانەی کە لە ناو یعنی لستی موچەی شارەکانی خۆیان و جنوب چۆچۆ هەیە ڕبعی ئەوە گەندەڵی لە کوردستان نییە بەڵام بۆ ئەوانە هەموو ژێ لێ خەواندووە بەڵام هاتووە وڕکی لەمانە گرتووە کورد قسەیەشی هەیە ئەڵێ مار فیشکە فیشکێتی ئەچێ یەقەی مارمێلکە گرێ ئێمە هەموو ئەوانە ئەزانین بەڵام دێ یەقەی ئەمان ناگرێ گوتمان بابە تو دوو سلفە بنێرە بە سلفە لە دوای ئەوەشە چوار لە ژنەی ڕقابەی مالی ئەوانە بنێرە وردبینی بنێرە بە ئەمە ژۆگەوە بێ بەڵام لەگەڵەوەشا قبولی نییە کاکە ئەمە بە ئاشکرا حەی عەلە سەلام پێمان ئەڵێ هەتاکوم جوان نیوەمرتان نەکەم نایەنم ئەو شتانەی کەوا پێویستە بۆتان بێت بەڵام تا چەندێک پێویستی بەوەیە بە مەسەلەی ئەوەی کە پێشتر داواکاریە بوو بۆ ڕێکەوتن لەسەر خاڵە سنووریەکان مەسەلەی نەوت و دەواازە بڵین فڕۆکەخانەکان پەیوەندی هەیە مەسەلەی موچە بەوانەوە بیجەڕێکەوتنی کراوە لەسەرەمە من ئەتوانم بڵێم ئێمە لە ڕابردووە هەم حکوومەتی ئەتحادی هەم حکوومەتی هەرێم هەرچوان بە مسافەیەکی زۆر دوور لە دەسوور دوور کەوتوبنەوە ئەم دوورکەوتنەوە وای کردبوو ئیشتیادات دەورێ بینی قووەت دەورێ بینی توانای ئەو سەردەمەت لە ڕووی عەسکەری لە ڕووی اقتصادی لە ڕووی جەماوەری پێگەت چییە ئەوە دەورێ بینی هەموو شتێک بۆیە کە ئێستاکە ئێمە پێگەی عەسکەریمان نەما بۆی ئەوانەی کە باسمان کرد لە ڕابردوو پێگەی عەسکەریمان نەما پێگەی ئیداریمان نەما پێگەی اقتصادیمان نەما هەمووش هیچمان نەماوە ئێستا خۆچیمان ماوە ئەوەی کە تەنها ماوە ئێستا ئەمریکا پێشی بەر بدا ئەمەی کێسا بەدەستمانەما ئەوەشمان لە دەسەکاتەوە بۆ یەکە ئەبێ ئێمە تێبگەین کە لە ڕابردووە هەردوو لامان خراپ مامەڵەمان کرد ئێستا ئەوان بردویانەتەوە ئێستا تۆڵە سەندنەوەی ئەمە بەس بۆ ئێستا هیچ ڕێکەوتنێک کراوە لەسەر خاڵە سنووریەکان نەوچووکە بازەوە کە تا ئێستا هەرێم ڕەزامەند نییە لەسەر تەسلیمکردنی نەوتەکەی بە پێی زانیاریەکانی ئێمە وەفدەکانیان بە تایبەتی وەفدە هونەریەکان ئەمانە مستەمڕن بەردەوامن سەر وەفدێکی سەر هاتووە کوردستان و ئەمان ئەچنەوەوان دێنەوە وە قسەیەکی واشە وەفدی باڵای حکوومەتی هەرێمەش لەم ڕۆژانە بچێتە بەغا ئەمە هەر معلومایەکی دوور بە دوورە هەموو بۆ قسەکردنە لەسەر بڵین مەلەفی نەوت لەسەر مەلەفی گومرگەکان فڕۆکەخانەکان واریداتی ناوخۆ ئەمانە کۆمەڵەشتن بۆ یەکە ئێستا ئەمە ئەم محاولاتانە هەیە بەڵام لە وردەکاریە نازام گەیشتە چۆ بەڵام محاولات ئێستا لە نێوان اختیارەوەی کارێم نەوتەکەی تەسلیم کات و خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان موچەی فەرمانبەران بێت دەبێت کامیان بکە مەسەلەن دەبێت هەموو ئەمانە بکە بۆ مەسەلەی موچەی فەرمانبەران ئەزانی ئێمە ناکرێ بڵین کامیان باشە و کامیان خراپ ئێمە شتێکمانێ ناوی دەستورە دەستور هەموو بڕگەومادەکانی دیاری کردووە کە دەسەڵاتی هەرێم چییە دەسەڵاتی حکوومەتی اتحادی چییە ئەم دەسەڵاتە ئەم دەستورە ئەگەر ئێمە باوەڕمان پێیەتی دەبێت هەردوو لامان ئیلتزام بیۆک ئەگە باوەڕمان پێی نییە ئەو کاتە بێ پەنا بۆ شتێکی تر بەرین ئەو کاتە مەلەفەکان وەرەژێڕدرێ بە نەوعێکی تر لەبەر ئەوە ئێمە تا ئێستاکە ئەمان پێمان ئەڵێن دەستور کە من بۆ خۆم پێم وە ئەمانەژەکەن دەستور نییە ئەوەندە یعنی ساغڵم نین لەگە خەڵکی کوردستانە ئەگە ئەوان ڕاست دەکەن بۆ تا ئێستا مادەی 130 جێبەجێ ناکەن کەمە دەستورە بۆ جێبەجێ ناکەن و ئەگەوان دەستوریان جێبەجێکرای بۆچی ئێمە تووشی کۆمەڵی ڕەدەلفیعلە بووین ئەم ڕەدەلفیعلانە بۆ دوای ئەوان ئەچوون عێراق و ئێران و تورکیا و سووریا و ئەمریکا ڕێکە کەوتن و هاتن ئاگرانە بارانە باسەری کووردە لەبەر ئەوە ئێمە دەبێ بگەڕێن بۆ منتەق بگەڕێن بۆ عەقڵ بگەڕێن بۆ دەستور چۆن ئێمە لەگەڵ ئەم کەشەی کە ڕوبەڕوومان بۆتەوە مامەڵاکەین ئەوەی ئێمە تازە لەوە ترازاوە ئێمە بمانوێ بەعونە بەوە نازەم چی ئێمە دەبێ ئێستاکە لەم سەردەمایە و پێش ئێستاش ئەبێ کار بکەین لەسەر جێبەجێکردنی مادە و بڕگەکانی دەستور بە دەستور ئەتوانین زۆرشت جێبەجێ بکەین ئەگەر نەشیان کرد پەنا بۆ دۆستەکانمان بۆ مەسەلەی نەوتەکە پێ دوای ئەگەر ڕێبکەون
هۆکارێکی بە یارمەتی دەرە بۆ مەسلەی موچەی فەرمانبەران تەسلیم کردین ئەبێ هەردوو لە ئەگە هەردوو لە ئەم ئێستاکە ئەم وەفدی مفۆزات کە لە بینایە ئەگە هەردوو لە لەسەر چۆنیەتی و میکانیزمێک ڕێکەوتن من پێم وایە ئەو کاتە موچەی خەڵکش ئەدرێ خۆشت پێ باشە کەنەوت لەلایەن بەغدا و ئیدارە بدرێت بۆ خەڵکی کوردستان باشترە چووکە بەڕێز پێشتر باس لەو کرد بوو کە نەوت و پارەی نەوت و خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان ماڵی کوردی وێران کردووە پارەی فڕۆکەخانەکان و نەوت و خاڵە سنووریەکان من بەڕاستی ئەوەم گوتووە ئێساش ئەیڵێم ئێمە ئەگەر بێ و پارەی گومرگمان نەبوایە پارەی فڕۆکەخانەمان نەبوایە پارەی نەوتمان نەبوایە ئەو کاتە ئەعتمادمان ئەکردە سەر بودجەی ساڵانەیە کە لە بەغاو ئەدرا ئەو ئێمەش تا ئەو کاتێک کە ئەعتمادمان لەسەر بەغدا بوو موچە و بودجە هەمیوە خۆی هاتو هیچ مشکلەمان بەعکسەوە کوردستان زۆر باش ئاوەدان بووە بەڵام کاتێک کە پارە چاومان بە پارە کەوت بە تایبەتی هەندێک لە بەرپرسان نە گیرفانیان پڕە بێ نە باقییان پڕە بێ یەک دینار بە کەس نادەن کاکە ئاخر ئەمە خوا لێ تەڵ ناگری لەبەر ئەوە من یعنی ڕەنگە هەندێک لە ئینەک لە چوارچێوەکە بچمە دەرەوە بەڵام بەڕاستی هەندێک لەم سزانەی کە دران سزای ئیلایی بوو کاکە تۆ ئێمە لە بودجەی 2007 ئێمە لە پەرلەمانی عێراق تێمان پەڕان لە سەتا حەڤدەی خەڵکی کوردستان پارەی بودجەی هەڵەبجە پارەی جوتیاران 20 میلیارد دینار بۆ کەرکووک زۆرشمان تێپەڕان هاتینەوە کوردستان وتیان دەک دەستان بشکێ بواتە گوتیان کاکە زیاترمان دەسەکەوێ ئێمە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەی باشە کاکە کە زیاتر دەسەکەوێ ئەی بۆ گوتما ئەی زیاتر دەسەوێ بۆ مچی خەڵک نادەی ئەمەیە کارە ساتەکە لەبەرەوە من هیوادارم ینی هەردوو ینی حکوومەتی اتحادی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بەم شێوەی ئیدارە بدرێت ماڵوێرانی زیاترە بۆ کورد مەلەفی نەوت تا ئێستاکەوەتە کارەساتەکەوارە بەرچاو نییە ماڵوێرانەکەوەی کە زیاتر گەندەڵەکەی تێدایم نتوانراوە باش بەکارێن چۆنە ئێمە بە ئیشتیادات قسە ناکەین ئێمە کۆمەڵە پێوەرمانەیە بەو پێوەرانە قساکەین ئێمە پەرلەمانتاران ئێمە دوو کارمان هەیە دوو کاری ئەساسیمان هەیە یەکیان دەرکردنی یاساکانە یەکیانش ڕقابەی دەوڵەتە ئێمە لە ڕقابەی هەرێمی کوردستانە ئەوەندێک کە ئێمە چاودێری ئیشوکارەکانی هەرێمی کوردستانمان کردووە نەمانتوانیوە یەک ڕقم بەدەستبێنی ئەوە فەرموو لە لژنەی نەوت و گاز ئەوە 4 کوردیتیایە ئەوە لە لژنەی دارایی 3 کوردیتیایە لێیان بپرسە بڵێ تا ئێستاکە ئێوە لەسەر هەناردەکردنی نەوت و بودجە و مالێ و ئەمانە لەسەر هەرێمی کوردستان چیتان لایە بە پێچەوانەوە بەغدا بۆ هەموو گەندەڵیەوە بۆ هەموو ناشەفافیەوە کە یەک کتابێکیان بۆ ئەەکەی بۆ وزارەی نەوت ئەڵێ ئەم مانگە چەند فرۆشراوە ئەم مانگە چەند تەزدیر کراوە چەند فرۆشراوە بای چەندە یەکسەر 2 ڕۆژنا بە 3 ڕۆژنا بە کتابێکت بۆ دێ ئەمەدا بە بەریت بۆ دێتەوە ئەڵێ بەڵێ ئێمە ئەمانگە ئەومان کرد زۆر باش سەبارەت بە نەوتی کەرکووک بەڕێز پێشتر وتت تاڵان کراوە نەوتی کەرکووک ئەگە تاڵان نەکراوە کوا پارەکەی بەستەنکێ تاڵ وەرە پێم بڵێ لە 2003ەوە لە 2003 تاکو ئێستاکە ئەوە من خەڵکی کەرکووکم ئەوە ئێوەش مەڵبەندێکتان لە کەرکووک هەیە کۆمەڵێک کادری زۆر زیرەک و چالاکتان لە کەرکووک هەیە با بچین هەمومان پێکەوە دا بنشین لەگە ئەحزابی ترشە بزانین لە 2003ەوە چێ ئەزانێ نەوتی کەرکووک چی لێدێ ئەو کاتێک کە بەرز کوردەوە لە 2014 مەوەسمە و کاتی شەر بە لە 2003 بۆ 2014 لە 2014 تاکو ئێستا بە تاڵان براوە تا ئێستا وەرە پێم بڵێ نەوتی کەرکووک ئێستا چی بەسەراتوە نەوتەکە دوایەوەی کە عێراق دەستی بەسەدا ئێستاکە حکوومەتی عێراقی لەگەڵ شەریکێکی بریتانی ناوی بیپیە ڕێکەوتونە لەسەر ئەوەی کە لە ئێستا بەدواوە تەزدیر و ئیدارەدانی نەوت و چی و ئەمانە ئەو شەریکەیە لەگەڵان هین ئەوەی عەقدی کردووە ئەوان خۆیان بڕیاردن کە چی ئەکرێ و چی ناکرێت و ئێمە لە نزیکەوە چاوەدەری بزانین ئەگەینە چی عەبادی باسی لەوە کردبوو کە بە پرسانی حکوومەتی هەرێم نەوتەکان فرۆشتەوە پێش وەختەشتی وە هەبوو لە کۆبوونەوەکە باسی کرد طبعاً لە پێش کۆبوونەوەکە و لە ناو کۆبوونەوەکە لە دوای کۆبوونەوەکەش ئێمە هەمومان وەکو پەرلەمانتاران لە نەوتی بەسراوە قسەمان هەیە لە سەری تاکو ئەگاتەوە نەوتی زاخ لەبەر ئەوە ئێمە قسەکەمان بەس کەرکووک نییە زۆر شوێنی ترە دەبێ حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمش مولزەم بێ لەوەی کە ئەو پارەیە چۆنی ینی ئەو نەتە چۆن فرۆشاو کوا پارەکەی و لەژدەشمان پێکەیناوە باش کاتم زۆر کە ماوە زۆر بە کورتی بەڕۆی بابەتەکە سەر کەرکووک بۆچی تاکو ئێستا یەکێتی و پارتی ڕێک نەکەوتن لە سەردانانی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دوای زیاتر لە 3 مانگ لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر خۆی کارەساتەکە ئەنێرەوە دەست پێکە ئێستا برایانی پارتی دیموکراتی کوردستان ئامادەن لەگە یەکێتی
یەکێتی لە چووە بە دوای دەستیانە بڕوە لە پەرلەمان لە حکومات لە وەفد لە ئەملا لە نەوت هەر شتێک کە بە دوایە بڕوە و بە ئارەزوی خۆی بێ ئەوە هیچ یەکێتی برایەتی و تاو بەڵام لە هەر شوێنێ کە کورد و یەکێتی پێویستی بۆ بوو ئەو ئامادەنی یەک هەنگاو لەگەڵای بڕوە بۆ نمونە ئێستا کە ئێمە ئێستا ئەو کارە ساتێک کە ڕۆژانە لە ڕووی نەفسیەوە بە تایبەت لە ڕووی نەفسیەوە ڕوبەڕووی تاچی کوردی کەرکک بۆتەوە پێم وایە هەر ڕۆژێک هەست بە گەوردین کارەساتەکەن کە بەم شێوەیە کە ئێستاکە لە دەسەڵاتێکی فولۆ هاتوو بۆم دەسەڵاتە هۆکارەکەی ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە ئێمە ئەگەبرایانی پارتی ئەندامانی ئەنجومەنی پارتی کە بێنەوە کەرکک پێکەوە ینی لە ئەنجومەنی پارێزگای کەرکک دەوامی خۆیان بکەن کۆبنەکانی خۆیان بەڕێوە بەرن ئەتوانن زۆر مشکلەمان لە کۆڵکەنەوە بەڵام بەداخەوە تاسەنی دەکەیەوە بازۆکە داوای کردو بگۆڕدرێ بوو مەدەم نای گۆڕی یەکێتی نیشتیمانی چی بگۆڕێ باز دەکەی کە داوای کردو بیگۆڕن کاندیدێکی تر پێش ئێمە لەم دقەیەوە بەڕسمی بە هەموو خەڵکی کوردستانی ڕاگەێنین ئێمە لێرە هەدەفمان کاندید نییە و بەلامانە زۆر ئاساییە هەر کاندیدێک کە کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکک کە یەکێتیە و دەنگی هاورد و مواسەفاتی ئەندامیتیایە زۆر ئاسایە بەلای کاندیدانە ئێستا یەک دانێ وایە بەڵێ ئێستا یەک کاندیدمانێ بەڵام ئەم کاندیدەی ئێمە کە خۆشی کە بە زۆر بە ئاشکرا کە کابرایەکە تا سەر ئێسک پیاوە تێکۆشەرە قارەمانە و مێژووی هەیە لەم ڕۆژانە خۆی وتێکە مەوزوع من هەر ئەسڵ هەر بەتەماینی سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاک محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق لەم بەرنامەی لەگەڵ مابووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ